لا شەوێکی پیرۆزدا کە شەوانی قەدرە لە مانگی ڕەمەزان و لا جێگەیەکی پیرۆزدا کە یەکێکە لە ماڵەکانی خوای گەورە هەمووان کۆبوونەتەوە بۆ مەراسیمێکی پیرۆز کا مەراسیمی پێدانی مۆڵەتی قورئان خوێندنە بە ژمارەیەک فێرخوازی قورئان جوان خوێندنەوە و فێرکردنی قورئانی پیرۆز مۆڵەتی زانایان و مامۆستایانی دەوێت بۆ ئەوەی بتوانیت قورئان بە شێوەیەکی ڕەوان و جوان بخوێنیتەوە و خەڵکی دیکەشی لێ فێر بکەیت. ڕیوایەتەکانی حەفس و شوعبە عن عاصم شێوازێکن لە شێوازەکانی خوێندنەوەی قورئانی پیرۆز کە لە شەوانی قەدردا ژمارەیەک فێرخواز بەدەستیان هێنا. من ناتوانم دەستخۆشی مامۆستا بدەمەوە بۆ معنایی کە ئەوەی کە ئەو کردێتی بە هیچ کەس ناکرێت. من سوپاسی خوای گەورەکەم لەسەر ئەم ئیجازەی کە پێمی بەخشی و لە ژێر دەستی مامۆستا عومەر بەڕاستی هەر ئەوە ناڵەمەڵم خوای گەورە پاداشتی بداتەوە. من ناتوانم پاداشتی بدەمەوە. نزیکەی 5 بۆ 6 دانە ساڵە خەریکم بە فەزلی خوای گەورە ئەلەم شەوە مبارەکەیە ئەم ئیجازەیەم پێ بەخشرا. ئەم ئیجازەیە لەخوا بەزیاد بێ ناوی من چووە ناوی سەنەدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بە پێویستم زانیوە بچمە خزمەت مامۆستا هەر لە 2000 و تقریبا 12 لەگەڵ ئەم ڕیوایەت و قیرائەتەیە خەریکین هەتا وەکو ئێستا گەیشتووەتە ئەنجام. ئەجا گرنگی ئەم جۆرە ڕیوایەت و خوێندنە لەوەیە ئەبینم کە قورئان دەبێ بە تەواتور هاتووە گەیشتووەتە ئێمە دەست بەدەست ڕێژەیەکی خەڵک ئەوەندە لەبەری بووە و دەست بەدەست هاتووە و خوێندویانەتەوە و تەلەبەیان پێگەیاندووە. ئێستش ئەم تەواتورە بەردەوام بێ بۆی قورئان پارێزراو بێ. گومانی تیان نییە. مامۆستایەکی جوان خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز کە هاوکات سەرپەرشتیاری یەکەمی پێدانی مۆڵەتەکانە دەڵێت گرنگی پێدانی ئەم جۆرە مۆڵەتانە لەوەدایە کە فێرخواز دەتوانێت بە شێوەیەکی زۆر تەواو لە کاتی خوێندنەوەی قورئانی پیرۆزدا زانستی تەجوید جێبەجێ بکات. ئەمە گرنگیەکەی لەوایە بە شێوەیەکی عەمەلی و زۆر وردەکارانە تەطبیقی تەجوید ئەکرێت لە قورئان خوێندنە و بە شێوەیەکی زانستیانەی جوان یعنی زانستی تەجوید بە وردەکاریەکەی وەرئەگیرێ و هەم لە تەطبیقا هەیە هەم لە نەزەریەکەیە بە جوانی و تەفاسیلی تەجوید وەرەگیرێتیایە. گرنگیەکەی لەوایە ئەمە ئیعتیبارێکی تایبەتی خۆی هەیە کە سەنەدە دەم بەدەم و دەست بەدەست ئەگەڕێتەوە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو وردەکاریانەی کە لەم شێوازە خوێندنەیە بەدەست دێ لە شوێنی ترا نایبینی دەست ناکەوێت. ئێوەش دەستان خۆش بێ کە لەم مناسبە و بۆنەی سەرەڕای پێشکەوتنی لە ڕادەبەدەری تەکنۆلۆژیا و زۆربوونی تۆڕەکانی پەیوەندیکردن بەڵام لە ئێستادا و بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە جوان خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندین قوتابخانە و بنکەی تایبەت بە قورئانی پیرۆز بوونیان هەیە و لەلایەن مامۆستایانی شارەزاوە سەرپەرشتی دەکرێن و خزمەت بە زانستە جیاوازەکانی قورئانی پیرۆز دەکرێت. ئەو ئەخلاق و سلوک و ڕەو جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ.